بەڵێ لەبارەی چۆنیەتی چاودێریکردنی پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم بە ڕێز داود سلێمان میوانما بەڕێوەبەری ڕێکارەکان و ڕاهێنان لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان. کاک داودەم کاتت باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە کوردستان 24. دەکرێت پێم بڵێ جیاواز لە هەڵبژاردنەکانی پێشوو ئەمساڵ چۆن چاودێری هەڵبژاردنەکە دەکەن؟ ئەم بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە شەوی ئێوە و شەوی بینەرانی کوردستان 24 باش. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان هەموو ئامادەکاریەکی هەیە بۆ ئەنجامدانی ئەو پرۆسەیە. ئێمە هەموو کۆگەکانمان ئامادە کردووە، هەموو شتێک بەردەستە، هەموو ئامادەکاریەکان بە یەکجاری کراوە، هەرچی پێویستە بۆ دەنگدەر. هەروەها ئێمە لەبارەی ژمارەی کارمەندەکانیش بۆ ڕاستپاردنیان بۆ چاودێریکردنی سندوقەکانی دەنگدان هەمومان ئامادە کردووە و ئێستا لە ئامادە باشی تەواو داین. تا ئێستا هیچ کێشەیەک و هیچ کۆسپێک لە بەردەم کۆمیسیۆندا نییە بۆ بەڕێوەبردننی ئەو پرۆسەیە. زۆر باشە. دواتر لەبارەی ژمارەی کارمەندەکانتان پرسیارت ئاڕاستاکەم، بەڵام با باسی کامێراکان بکەین. ئەو کامێرانەی کە چاودێری پرۆسەی هەڵبژاردننی پێدەکرێن ناوەندی چاودێریکردنەکەی لەکوێ دەبێ بەڕێز داود؟ کامێراکان ژمارەیان لە 100,000 زیاترە، لە هەر وێزگەیەک 2 کامێرا دەبێت، هەروەها 4 کامێراش لە هەر ناوەندێک دەبن، هەروەها لە حوشەی دەرەوەش 2 کامێرا دەبێت لە هەر وێزگەیەک. لە هەمان کاتدا لەوانەیە ژمارەی کامێراکان گۆڕانکاری بەسەر دەبێت و هێشتا ژمارەیان زیاتر بکرێن. ئێمە ناوەندێکیشمان هەیە بۆ کۆکردنەوەی تۆماری ئەو کامێرانە. کارەکان هەروەها چاودێری هەموو پرۆسەکە دەکرێت لە ڕێگەی ئەو کامێرانەوە و کامێرە یەدەکیشمان هەیە بۆ ئەوەی لە کاتی ئەگەری هەر لە کارکەوتنی هەر کامێرایەک دانەیەکی دیکە لە شوێنی بباسترێت. بۆیە ئێمە ئەوەشمان لەبەر چاوگرتووە کە لەوانەیە کە لە شوێنێک لە شوێنەکان کامێراکان لە پەکیان بکەوێت. بۆیە لە ڕووی ئامادەکاری و بەستنی سیستەمیشەوە هەموو ئامادەکاریەکی تاوامان کردووە بۆ ئەو کامێرانە بۆ ئەوەی پرۆسەکە لەژێر چاودێری دەمێ ئەمە کەمێک زیاتر ورد بکەینەوە و شی بکەینەوە. ئایا کامێراکان لە نێو بنکەکان دادەنرێن یاخود لە نێو وێزگەکانی دەنگدانیش کامێرە دادەنرێت؟ ئەگەر لە نێو وێزگەکان دادەنرێت ینی چۆن کۆنتترۆلی ئەوە دەکەن؟ ئایا ئەمە بەرتەسکردنەوەی ئازادی و کەسانە نییە کە دێن لە وێزگەکان دەنگ دەدەن؟ کامێرە لە ناو وێزگەکاندا دەبێت لە سەر سەکۆی دەنگدان، واتە دەنگدار بە هەموو بە شێوەیەکی ئازادانە و شەفافیت دەنگی خۆی دەدات لەگەڵ پارێزگاریکردن لە نهێنی دەنگدانی دەنگدار و ناو میکانیزمی ئەو کەسەش ئاشکرا ناکات کە دەنگ بەکێ دەدات. بەڵام چاودێری ڕێکارەکانی ناو وێزەکان دەکەن ئەو کامێرانە، واتە فۆکەسی ئەو کامێرانە ناخرێتە سەر ئەوەی کە دەنگ بەکێ دەدەن. ئامەش لە پێناو پارێزگاریکردن لە ئاسایش و سەقامگیری ناو بنکەکانی دەنگدانە. زۆر باشە. ئەو ستافە ژمارەیان چەند کەسەکە لە ڕێگەی کامێراکانەوە چاودێری پرۆسەکە دەکەن؟ عدد موظفي ژمارەیان 500 کەس زیاترە لە هەر شوێنێک و هەروەها 6439 کەسیش دیاریکراون بۆ ئەوەی بەسەر وێزگەکاندا دابەش بکرێن. هەریەکە بە گوێرەی قەبارەی دەنگدەری ئەو وێزگەیە ژمارەیان بۆ دیاری دەکرێت. باشە. ئەی ژمارەی چاودێرانی نێوخۆیی و بیانیتان یەکلایی کردوێتەوە؟ چاودێرە بیانیەکان هەروە کۆمیسیۆن بانگێشنامەی بۆ 93 چاودێری بیانی ناردووە کە
بەشدار بن لە هەڵبژارنەکاندا بەڵام ئەوانەی ناوخۆین هەر حزبێک هەر لایەنێک بە گوێرەی قەبارەی خۆی بۆ خۆی چاودێری خۆی دیاری دەکات بۆ ئەوەی ساختەکاری ڕوونەدات. بەڵێ ئەواتە بەڵام لە هەر لە هیچ وێزگەیەک بەبێت چاودێر پرۆسەکەی تێدا ئەنجام نادرێت ڕێگە بە هاوڵاتیان دەدرێت کە مشارك في الانتخابات لە هەموو وێزگەکانی دەنگدان چاودێر بەڕێز داود مەشق و ڕاهێنانی ئەو کارمەندانی کە پرۆسەکە بەڕێوە دەبن تەواو بووە؟ نعم بەڵێ صادق مجلس المفوضين ئەنجومەنی کۆمسیاران ئێمە ڕاهێنانی یەکەممان ئەنجام داوە بە کارمەندان بۆ سەر یەکەم جار ئێمە قۆناغێکی تاقیکاریشمان بۆ ئەو مەبەستە ئەنجامدا و دواتریش ڕاهێنانەکان بەردەوامن و لە هەموو پارێزگاکان ئێستا قۆناغی دووەم بەردەوامە. ئەم ڕاهێنانە وا دەکات کە کارمەند هیچ هەڵەیەک لە کاتی پرۆسەی دەنگداندا ڕێگە بە هیچ هەڵەیەک نەدات پەنا بەخدا لە نزیکترین کاتدا قۆناغی دووەم دەست پێ دەکات و زۆر بە شێوەیەکی وردتر کاری لەسەر دەکرێت و ڕاهێنانیان پێ دەکرێت بۆ ئەوەی پرۆسەکە بەبێ خەوشی و بەپاکی بەڕێوە ببن. هەموو ئەو کارمەندانش کە یەکلای کراونەتەوە کە لە پرۆسەی دەنگداندا بەشدار دەبن ڕاهێنانیان پێکراوە لە قۆناغیەکەمدا. زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەڕێز داود سلێمان بەڕێوەبەری ڕێکارەکان و ڕاهێنان لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکان میوانم بووی. دەست خۆش.